عزیزان و خۆشەویستان گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی کۆتابەشی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێسایی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە شەڕ و لێکدان لە وڵاتی سووریا. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێسایی دەنگی من تەیە خۆشهاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕا بوو، سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان، فەرموو لە خزمەتام. زۆر سپاس هاوڕێسایی هەروەکو بۆ خۆت لە جەریانای زیاتر لە هەفتەیەکە شەڕ و لێکدان لە بینی جەریانهای ئیسلامی کە بەسا چەندین گروون وەلێ تەحتی ناوی تەحریر الشام لەگەڵ ئەرتەشی سووریە و جمهوری ئیسلامی دووبارە دەستی پێکرۆت و تایسە زۆر شوێنی ئستراتیژیک و یەکێ لەوانە مهمترین شاری بە ئیسلا سووریا بە ناوی حەلەبیان گرتووە و بەرەو پێشڕەویەکەن بەرەو بەسا دەمشق و هەتا باز لەوە دەکرێت حماش کە شارێکی ترە ئەویش سقوتی کردووە. ئەدەکەم لە زمانی تۆ چۆنە دووبارە داستان چییە کە ئەلەم شەرایەتە حەملەیەکی ئاوا هەمە جانبە بەڕێوە دەچێ و دیارە لەم رابطەشە ممکنە هۆکەی ئەوە بێ احتمالاً کە مەحوەری مقاومەت لەلایەن ئیسرائیل و نیست و نابود و وێران کراوە. هۆی ئەم مەسەلە چیە بەڕای تۆ؟ بەڵێت هەروەش کە تویش ئشارەت پێکرد فرەتر لە هەفتەیەکە شەڕ لە سووریا دووبارە دەستی پێگرتوێتەوە و نیروگەل ئیسلامی تەڕۆسێکی زۆر وەسیعیان کردووە کە هەروەش تویش ئشارەت کرد گەورەترین یەکێ دوومین گەورەی شارەکان بە ئیسلا سووریە کە حەلبە و فرەتر لە 500,000 نەفەر شاید فرەتی جەمعیەتی بێت لە عەرز دووسێ ڕۆژە لە واقع تەسخیریان کرد، ئەشغاڵیان کرد و گوایە ئەمڕۆیش پێشڕەویان کردەوە بەشێک بەسڵا لە حەما کە شارێکی ئستراتیژیکە لە واقعات بەرەوهین بەرەو دەماسکوس گرتویانە. ئەو جۆرە کە من ئەخبارم تاقیب کردەوەوانە. خۆ ئەم شەڕات بە نەزەر من لە بەتن ئەدامەی شەڕ غەزە و کولەن لوبنانە بنیان بەتوانێت چاوی لێ بکات و دەقیقەن دوایەوە کات دەوڵەت ئیسرائیل لە دەک حیزبوڵا ئەعلام ئاتەشبەسیان کرد تقریباً دووسێ ڕۆژ نەگوزەشت، چەند ڕۆژێک فرە کۆتا بوو کە ئەم شەڕە لە سووریا دەستی پێ کرد. ئەم شەڕە لە بەتن ئەم ئەوزاق منتەقە هەستمونتا خۆب خودی هەم جارناتی ئیسلامی هەم کەسانگەریکە دەخاڵەتیان نەس لەم شەڕە لە سووریا هەرکە من بخۆیان ئەهدافی معەیەن و بەرحەڵ منافعی معەیەنیان هەست بە تۆر واقعی. خب ئێمە ئاگادارین ساڵ بەسڵات 2011 کە ئێترازات وەکو بەهار عەرەبی کە معروف بوو لە سووریشە دەستی پێ کرد، دەوڵەت ئەسەد مردمی قەلعوقەم کرد بە تۆر واقعی، کوشتارێکی زۆر عەزیمیان کردووە، ئێدامەی بوو بەوەی کە بە کۆمەکی هەمەلایەنەی جمهوری ئیسلامی ئەڵبەتە جمهوری ئیسلامی ئۆمانە بەرحاڵ ئەو شەڕە ئێدامە پێیا کردووە بە دەخاڵەت ئەمریکا کە ئەو سەردەمە دەورەی ئۆباما بووە گەر لەبیرت بێت قەستی ئەمریکا بوو کە حکوومەت بە ئێسلا ئەسەد سەرنگون کات کە بە دەخاڵەت شۆرەوی و دەقان سەحنەی یا کشوەر یا شەڕ لە سووریا بوو بە سەحنەی بە ئێسلا تەقابڵگەر بینم لەلی تر لەلایەکەوە ئەمریکا و لەلایەکەوە رووسیەوە تەبیعەتەن بە کۆمەک رووسیە و بە ئێسلا جمهوری ئیسلامی لە تەقابڵ تەک دەخاڵەت ئەمریکا بەرحاڵ کارێکیان کرد کە دەوڵەت ئەسەد لەواقع سەرنگون نەکرێت، حمایەتیان لێ کرد. ئەو سەردەمە بەخەرا بە ئەرتش سووریە بە کۆمەک سووریە و رووسیە و بە کۆمەک ئێران بەتایبەت ئەم نیروگەل جمهوری ئیسلامی فاتمیون و بەرحاڵ دەخاڵنێکی زۆر وەسیعیان لە سازماندا جمهوری ئیسلامی وە ئەو شەر سەر حەلەبیان گرتەوە و بازی شۆنگەرێکە لە دەست ئیسلامیەکانەوە بوو دەواقع گرتیانە لۆ لایەتیشەوە بەرحاڵ نیروگەل کورد ڕۆژاوا بەسڵا ئەم سازمانە دموکراتیگەرە بەشێک لە بەسڵا شمال سووریە کە مەناتق کورد نشینوانە ئەوانیان
ئەشغال کردەوە واقعا نیروگەر دەوڵەتی لێنە پاشە کشیان کردووەمانە. الان حدوداً چەندین ساڵە ئەم بەرحاڵ ئەدلب هەر بەدەست بەسڵ هەرم نیروگەر ئیسلامیە کە حمڵەیان کردگە بە بەسڵات حەلب و بە ئێزافەی ئەو ئەرتش ئازادی بەخش کە لە واقع هەر کام لەمانە گشتیان عمومەن لایەن دەوڵەت تورکیا و بەتۆرە کولی حمایەتیان کردەوە. لەم چەند ساڵی گوزەشتە دەوڵەت تورکیا زمنەوەی کە ئەرتش و بەرحاڵ نیروگەر نظامی خۆی وارد خاک کوردستان سوودێ کردگە بەشی بەعزن بە حمایەت لەم حمایەتی کرد لەم نیروی بەسڵ ئەرتش ئازاد و ئەم جریانکرد ئیسلامیە کە جریانکردی مختلفن متا ئەم دانیانە بەسڵات کە ئەسڵیەکەیانە بەسڵات حمایەتیان لێن کردەوە ئەم شەڕیشە لە واقعا بۆ وسیلەی ئەمان کریاگەومانە. تەبیعەتەن هەروەکە ئیشارەم کرد هەر کام لەم دەوڵەتگەلە منفعەت خۆیان هەست. مەسەڵەن ئەمریکا و بالاخره ئیسرائیل ممکنە دەخەڵەت مستەقیمیان نەبێت لەم شەڕا، منتها خۆ ئیسرائیل بە نەف خۆی ئەوێنێت لەوەی کە مەسەڵەن حەلب گیراسەوە بالاخره نیروگەر جمهوری ئیسلامی لێ نەبووگە، بالاخره حیزبوڵا لێ نەبووگن. دوای ئەو شکستە کە حیزبوڵا خواردی لە دەست ئیسرائیل لە لوبنانا خۆ بەشێک لە نیروی عمەڵەن پاشکشی کرد بەناو سووریا و بەرحەڵ ئەم شەڕەکە دەستی پێکردگە خۆ حیزبوڵا پێ زەعیف بووگە، جمهوری ئیسلامی پێ زەعیف بووگە، حتا بە دەرەجەیەک بە نەزەرم ئەم شەڕیشە عەلەی ڕووسیا هەست با تۆجه بە کە شەڕ ئوکراین ومانە بالاخره ڕووسی لێرە فرتر دەرگی دەبێت لە سووریاوە، ئەمە بەنەف ئەمریکا زاهرن بەنەف غەرب و ناتۆ ئەم جۆرسکەرە و لەم ناوە بە نەزەرم ئەو شۆرە کە دیارە بمشاهدا کردێت تورکیا لە گشتی فرەتر نەفعی هەست. الان ئەم نیروگەرە ئەم نیرو ئیسلامی گەرە کە لە شۆنگەتیش و حەدەگوای تاڵەبانیش حمایەتیان لێکەن 6,000 نیروی هەست، حتا پێبادیان هەست. بەشێ لە سەران ئەمانە شایع هەست کە لە ئوکراینە ئەمانە بەسڵات زیندگیان حمایەتیان لێ کریاگە ئەمانە و ئەرتش ئازاد تورکیا بە ئاشکرایی تر ئەویش حدود 40,000 نەفەر نیروی هەست کە الان هەم جریان ئیسلامی هەم ئەم نیروی ئازاد ئیسلامی نەواقع متحد بووگەن. یعنی فرەترین نەفع الان خەریکە تورکیە بات گوایە من ئەخباریشم دنبال کرد الان ئەو مناتق کوردنشینە حەسکە و ڕەقە و دەیل زولوان تقریبا کەفکە مەحاسرە گوایە شار حەسکە الان هەلە مەحاسرەی ئەم نیروگەر ئەرتش ئازاد و ئەم نیروگەر ئیسلامیەکە حتا ئیتر ئیمکانەوەی کە دەستیان بڕیگە لە درۆ بۆ کۆمەگەر ئینسانی و ئازوقە و مەجموعی ئەمانە، یعنی بەشێ لەم شەڕە لە واقع هەدەفێک کە دەوڵەت تورکیا تاقیبەکە بۆ سەرکوب کوردەکان وە بە ئەشغال حەلب هەما کە ئیسە هەست و باقی شوێنەکانتر ئەمەڵە خەریکن دەور بێستا ڕۆژەوادەنەوە دەور نیروگەر کورد بێستا سازمە حیزبە دموکراتیکەن دەنەوەگە بەم شێوە گەریکێنە بە تۆرە واقعی سەرکوبکەن. گەرەکمە بێژم کە هەدەف ئەم شەڕە لە ئەسڵا بەرحاڵ سەرنگونی ئەسەدە، خۆوانیشدارین ئەسەد بدونە حمایەت جمهوری ئیسلامی و شۆرەوی نێتوانی لەسەر قودرەتەوە بێنەوە، حتا نێتوانی ئەو شۆنگەرە کە لیان گیرا بوو دووارە بیگرێتەوە. ئیستا بەرحاڵ جمهوری ئیسلامی لەم شەڕ ئیسرائیل زەعیف بووگە، حیزبوڵا زەعیف بووگە، بەرحاڵ وابەستەکەر نیروگەر مەقام جمهوری زەعیف بووگە، فرسەتی بووە بۆ بێستا ئەم نیروگەر ئیسلامیەکە تعرضکەن و بەرحاڵ ئەم شۆگەرە بگن و نەهایەت ئەگەر موفق بن کە ئومیدوارم نەبن بێستا دەوڵەت ئەسەد بڕۆخێنن. ئەمە هەدەفێکە کە بەرحاڵ تاقیبەکەن ئەوە جۆرەش کە مشاهدا کرد و ئەخبارە سەروەت کە تویش ئشارەت پێ کرد خەریکن بە شدت بە سەریعان خەریکن تعرضەکەن و بەرحاڵ پێشڕەویەکەنەوە ئەمانە ئەگەر حەمایان گردوێت کە شارێکی زۆر ئستراتیژیکە دەبین بێستا حەلب و بێستا دەمەسکوس داواکەین بە کوردی لەبیرە چوەسەوە. زۆر سپاس بۆ تۆ دەکانت هاوڕە سەعید. دەیان ساڵە چه ئەم پێشڕەوی و پەزڕەوی و شەڕ و لێکدانە بەهۆی دەوڵەتای مرتەجعی منتەقە ئێستا یەک و دوان وسیانی دەوڵەتای ئیسلامی و مرتەجعی منتەقە بەش و سامی خەڵکی فەقیر و هەژار فقط ئاوارەجی و ماڵوێرانی و چەندین جار ئەم وڵاتە ساختمانی بەپاوە نەماوە، نەتەنیا سووریە، عێراق، ئەفغانستان، بە جۆرێک ئێران، یەمەن، نازانم چێ، هەمووی بەهۆی دەوڵەتە مرتەجعانەوە و دیارە دەوڵەتای ئوروپایی و لە ڕاستیشیە ئەمریکا و قەزەنج و مەسڵاتی خۆیان ڕووکتۆ ئیشارەت کرد. لەم رابطە وەکو ئیشارەت کرد نەقش و پشتیوانی دەوڵەتی تورکیە لەم جەریانی
تحریر الشامە زۆر بەرچاوە تا ئەو جێگای کە گوایە بایدن دوێکە ئیسار نەزەری کردووە داوای لە تورکیە کردووە کە ئەوە کۆمەک و پشتیوانی لەم جەریانانە نەکا نەیکتووە قەتعیکە و هەقت نییە و فڵانوانە کتوویە ئەو جۆرەی کە بە لێشا و ئیمکاناتیان لە اختیارەدانەی مەحدودی بکەوە لەلایەک تریشەوە دەوڵەتی ئەمریکا غەیرە مستەقیم دیارە مەسلحەتی خۆی تێدایە و حتا ئیسرائیلیش بەڵام جمهوری ئیسلامیش بۆ ڕاگررتنی دووبارەی بەشار ئەساد دوای خەرجکردنی 50 ملیارد دۆلار کە بوو بە دووکەڵ و ڕۆی بە حەوالا و سەهم و بەشەکەی سفرەی خاڵی کرێکاران و زەحمە کێشانە عێراقچی لەم ڕۆژانە لەوێ بووە کەوتو ئێمە بە تەواوی قدرەت و مادی و مەعنەوی کۆمەکتانەکەین و لەم شەڕایە بەشدارین لەم رابطەیە نەزەری ئەوە چیە وەختمان زۆر نەماوە گەر بتوانم پرسیارێکی تر بکەم ئەم پرسیارم جواب بدەیتەوە مەمنونم بە کورتی هەروەکە ئشارەم پێکرد بەخەر هەر کام لەمانە منفعەتی کیان هەست لەم شەڕە تەبیعەتەن تورکیا ئشارەم پێکرد بەحاڵ هەدەفی لە ساڵگەل گوزەشتەوە بەسەڵ ئیسە فرسەتێک پێشاتکە کە وتم جمهوری ئیسلامی زایف بووگە حزب الله زایف بووگە خودی بە ئیسڵات دەوڵەت ئەسەد ماوەی لەماوە بوو دەوڵەت تورکی داوای کرد کە مزاکرەکە گوایە فرە بەقەڵ کوردێژی لوتی پیانەوە فرەتر بەرەو اتحادیە عەرەب و شتە کێشاگیە خۆ ئەمەیچە فاکتۆرێکە بۆی کە بەرحاڵم فرست دەوڵەت تورکیە استفادەکە بەشی لە خاک تورکیا بە ئیسڵات سووری ئەشغال کاتووە لە عین حاڵە هەدەف ئەسلی کە هەروە وتم سەرکوب نیروگەل بە ئیسڵات کوردە لە کە بەشی لە شماڵ بە ئیسڵات ڕۆژاوا بە ئیسڵات لە خاک سووریا هە لە دەسیانەوەەوە منتها جمهوری ئیسلامی لە شەڕ تەک ئیسرائیلە بە تۆر واقعی هەم خۆی هەم نیروگە نیابەتی زەعیف بوو ئەوەی کە جمهوری ئیسلامی ئیعلامی کردگە من ساڵهای ساڵان جمهوری ئیسلامی لە تەقابل لە واقع لە تەک ئیسرائیلە ئەمەڵەن سووریە بوو بە پایگای درستە حمایەتی کرد لە دەوڵەت سووریا کە بەسڵات نەڕوخێت بەسەر قدرێتەوە بمێنێتەوە هەروە شۆریۆمانە منتها ئەمەڵەن دوای ئەوە لە ساڵ 2011 بەرەولا ئەمەڵەن سووریە بووگە پایگای جمهوری ئیسلامی لە زۆر شۆنگەر سووریا نیوگە نظامی دروست کردگە حتا کارخانەی ئەسلحەسازی دروست کردگە لەوەقا پشت جبهەیەک بوو بە لەحاز نظامی و ئیمکانات نظامی تەسلیحات نظامی بۆ بإصلاة حزب الله كإسا أم معادلات تيشيوياغا يعني بزربك حزب الله خواردي وتعرضي كإسرائيل كردي وحملاتي كبجمهوري الإسلامي كريا لواقع جمهوري الإسلامي بشدة ضعيف وإسا إعلامي كرم بتواني روهم لبشت كريا وكو فرصتي بخويا بينيت قدرتيك لخويا نشان بعد مقابل بحال غرب وأمريكا وكسان قالي كبهالحال لتقابل الجمهوري الإسلامي إسا خريكن عملك وأمانة أما هدف جمهوري الإسلامي معلومة لجيفان مردم صالحي صالح هم نيروغل حشد الشعبي تو نيروغل مقاومة لحزب الله وبيقرأ يمن بيقرأ حوسي كان يمن تا حشد الشعبي توجه عند الإسلامي بوسيلة جمهوري الإسلامي تغذي قريالي جيفان مردم كريكار وزحمة كيش بدبخ له جامعة زور روشناوة منتهى جمهوري الإسلامي فرصتي يجيبوا قيلات كبنظر منك بحماية لهينا لدولة السادة لمقاومة الإسلامية قالوا بيسن نقابل وقدرتي خوي نشان بطور واقعي تواجه بخودي من الشراء قرأت أخو شركة ارتجاعية شركة أصلا ربطي بمردمنيا شو الشر غزة بيقرأ حملة يسايد شلزا نفر كوجيا أو كشت مردم أوار كريا بشي بيروت داغان كريا نازانم غزة بطور كلي نابود كريا ودوانزة ساليش لش 2011 كاعتراضات مردم علي دولة أسد السيبي كرد أو جامعة نية مردم فريق أوارب وجن بشي عن هذا تركيا صالح صالح أنا أردوكا زندگی بشي عن تنابر قرر أوروبا ومرتب أمشربوا بايس ومردم جبنو أوارب ومانا إيسيج أمشرب دسي بكرة تبعة مردم يزور نحلم أوارب وجن لشون كانت أوارب وجن لشون قال لك الشر وبرحال تعرض كانوا دايجيد كانوا أنا مردم لترجعني أنا أوراون للنتيجة أمشرب الشركة ارتجاعي لهر زاوية كوتوا شايب كيد شركة بزرر مردم تيابت بختون آورا ون أكوش جن تنيا للشر 2011 تايسه 500,000 نفر مردم عادي كوش جاين للسوريا زور 500,000 نفر خارج الوقت شنو آوار كرياك زور سپاس بۆ تۆ زەکانە وەختمان زۆر نەماوە 2 دقەمان زیاتر وەخت نەماوە باتەوەجبم پێشڕەویانەی کە جەریانی تحریر الشام بۆ سەرنگونی بێسا بەشار ئەسەد ئەم هێرشانەی کردووە و هەدەفەکەی ئەوەیە
پرسیارەکەم وەیە کورد دەگە جوابم دەجێ چون وەختمان زۆر نماوە ئایا تاالبانێکی تر قرارە بەشار ئەسەد بڕواکە لە تاالبان گڵاوتر و دژی خەڵکی ترە ئایا تاالبانێکی تر لە سووریا بە قودرەتەگە ئەم جۆرەکە ئەمان بەسڵات تعڕزیان کردگەوەڵان ئەو جۆرەکە باسیەکەن 6,000 نەفر فقط نیروگەر ئێسلامی حتا لە تاالبان شتێکی کومەکیان لە بۆ نازم لە فلەشۆنە کومەکیان بۆ چووگە ستایشیانیان کردگە ئیسلامیەکان سەلەفیەکان لە هەموو دنیا لە هەموو شوێنێک حتا لە ئێرانیشە لە کوردستان ئێرانی چاوانە خب معلومە گەرەمانە موفق من دەوڵەت ئەسەد سەرنگونکەن تاالبانی تر بە نظر من لێنە دووبارە شکڵەکرێت لە ئەوڵە تاالبان وەختی بە قودرەت کەی ئەفغانستانیان چۆڵ کرد هیچکە قبولی نەکرد ئەمریکایانەیە چۆڵ کرد ئەو بەڵای بەسەر مردمە هاورد هەروە شوەگەر متفق ئەمریکا بالاخره ئیسە بە جۆری تەنیان داگە بە تاالبان ئەو زان تاالبان هە لە قودرەتە حکوومەتی ئیسلامی هەرچی جنایەتە خەریکە هاتێ جنایەتە بەسەر ژنانە خەریکاکە ئەگەر ئەمانیش ئەمیدوارم موفق نەبن بەرحاڵ شرایط وای لێ نەبێت کە دەوڵەت ئەسەد بڕوخێت و ئەم ئیسلامیگە لە قودرەت بگرن تەبیعەتەن ئەمانیش لە پاڵ جمهوری ئیسلامی و لە پاڵ بەسڵات ئەفغانستان دوارە تاالبانی تر لێنە بە قودرەت بکەیت جز ڕۆژڕەشی و بەدبەختی ئەمانە و عینیش ئەوێت بە من بە ئەوێت بە مەکانی بۆ ڕۆشتی ئیسلام و ئیسلام سیاسی و سەلەفیەکان بە تۆر واقعی دوارە داعش سەرزین دەکاتەوە سەر هینەکاتەوەمان سەر بڵند دەکاتەوە ئەمە واقعاً خەتەری جددیە ئایندەی چی بێتی ئایندەی ئەم شەڕە من نازانم ڕاستیەکەی منتەها تۆ تەسەوەرکە لە عەرز هەفتەی 10 ڕۆژە ئەم گشتە پێشڕەویانە کردگا هیچ بەعید نییە واقعاً کە ئەمانە پێشڕەوی کەن و بەرحاڵ بتون حتا بگەنە لای ئەسەدیش و بەرحاڵ و حکوومەتە هینکەن ظاهرەن الآن لە هەرچی شوێنە ئەرتەش دەوڵەت ئەسەد مقاومەت ناکارێتە دووە تەنیا کارێکە ئیسەیەکەن فقط بێستاوە پەیماگەر ئەسەد و هینە رووسیس کە خەریکن بۆمبارانەکەن و عەلا ڕەغم ئەم بۆمبارانە ئیمڕۆ خەبەر ئەو بوو کە تووشی شارێک هەمایان کردووە کە شارێکی زۆر ئستراتیژیکە مهم بیچە عکسی من دیم کە گوای ئەم نیروگەر ئیسلامی لێنا عکسیان گرتکە و بێسڵات هینەکەن ئێلامیان کردکە ئێنیشمانە تەسەڕف کردگە ئەمیدوارم شتە چه اتفاقی کە فێ بەر بەم سەناریۆ بگیرگە هێشتا نامشەخەسە منتە هەروە کە ئیشارم پێ کرد دەوڵەت تورکیە پێ خۆشە ئەم وەزیەتە بنەفۆی عەوەز بێ نیروگەر کورد لێنە سەرکوب کردگە لە ئین حاڵیچە ئەسەد کەفێتە موقعیەتی بکەفێتە دامن تورکیە و بەرحاڵ نەبەرێت بەرەو جمهوری ئیسلامی و بەرەو رووسیە بەڵکو کەفێتە دامن تورکیە و غەرب و بێسڵا ئەمریکا ئەمانە کە کۆمەکی کەنووانە بەرحاڵ سووریە خەریکە لەبێت ئەم تەقابڵ و ئەم شڕم وەزیەتە خەریکە بەتۆرۆخری لەبێ نەچێت وە لە واقع مردمن کە لێنەشنە ژێرپا و ئاوارە و بەرحاڵ ئەکوژنەوەوان مەمنون بۆ تەوزاکانت هاوڕەسایت هیچ وەختمان نەماوەگەنا دیارە پرسیار زۆرە و بەحسەکەش بەحسێکی موهیمە ڕەبتی بە کولی منتەقەکەیە زۆر سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەنامەی و ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ توی شەڕام زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر کوێهان ساقی و سڵامەتیدان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن